بله نهاجی امی بشنه باجار بغدای مهوانه که ما هیا نبتنی برپرسیاره جو علی خیزانی و مالباتی جی برای دکتر لطیف رشید دکتر کاوا رشید لباجار بغدای دگل میا برای دکتر کاوا رشید بخیر هاتی سر چاوی من از دخوازم جوی بسیاری دست بیب کم جبر کو تو براد بیجن که آخفتنه که مزنی مکرده هاد بیجن برا لپشت براوی مگر قضا لدست خوابی هون دکارن چوان آلی کار بن یارمتی دار بن دو کو سرو کمار نو کو چاوی گلک جهان و کردان لسر بکاره پنگاوین باش جبوی عراق که فدرال و دموکراتیک بابیجه کرم کرد زۆر سپاس بۆ جەنابەت سپاس دەکەم بۆ ئەو چاوپێکەوتنە بۆ ئەو لێدوانە بەڕێز من ئێستا لە بەغام لە کۆشکی سەلام ئەمێ لە پێشتا سەرەتا یەک باسکەم دەرباری کە دکتۆر لەتیف ڕەشید کە برای گەورەمانە سەرەتایی هەر لە دایکبوونیەوە کە دەست پێ بکەم دکتۆر لەتیف لە دەی هەشتی 1944 لە سابوونکەران لە شاری سلێمانی لە دایک بووە باوکی ناوی شێخ جەمالی شێخ ڕەشیدی بەرزنجێ لە ساداتی بەرزنجەیە و دایکیشی لە ئایلەی بابانەکانی سلێمانیە دکتۆر لەتیف هەر لە سەرەتای خوێندنیەوە مناڵێکی چست و چالاک و زیرەک بووە لە ساڵی 1950 تا 51 لە خوێندنی سەرەتایی لە مەکتەبی غازی خوێندوێتی پاشان چۆتە مەکتەبی متەوەسەی کانسکان و سەرەتایی کانسکان و لە قۆناغی شەشی سەرەتاییشدا پلەی یەکەمی بەدەستێناوە پاشان چۆتە ناوەندی سلێمانی و لە سێی متەوەسەشات لە پلەی یەکەمی بەدەستێناوە کە کۆنمرەکەی لە سا 81 بووە ئەمە لە قۆناغی ئامادەیی بووە لە ئامادەیی سلێمانی ئەو کاتەکە کەواتە لە سنفی سێی متەوەسە و لەگەڵ قۆناغی ئامادەیی ئەو کاتە پێنجی ئامادەیی هەبووە نەک شەشی ئامادەیی هەشتاوێکی بەدەستێناوە لەسەر ئەم پلەبەرزیە هەشتاوێکەکە بەنسبەت ئەوەوە و بەنسبەت هەموو خوێندنی عێراقیشەوە و سەرتاسەری عێراقەوە کە پلەیەکی بەرز بووە و عێراق نردوێتی بۆ چۆ نردوێتی بۆ دەرەوەی عێراق بۆ خوێندن بۆ تەواوکردنی خوێندنەکەی لە سەر حسابی شەریکەی کۆمەڵکیانی بەریتانی نێراوە بۆ لەندەن لە ساڵی 1962 چوو بەتە لەندەنەوە لەوێ بۆ بەدەستێنانی بەکالۆرێز لە بواری ئەندازیاری شارستانیدا و نزیکی لە کۆتایی ساڵی 1968 بەکالۆرەسەکەی تەواو کردو و گەڕاوەتەوە بۆ سلێمانی لە زانکۆی سلێمانی دامەزراوە یەکێ بۆ لەوانەی کە زانکۆی سلێمانیان دامەزراندووە هەم بە کاری شارستانی و بە کاری بیناسازی و لەگەڵ وتنەوەی وانەی بیرکاریش کاری کردووە پاشان ساڵی هەفتا ڕاوەتەوە بۆ لەندەن بۆ بەدەستێنانی بڕوانامە ماجستێر و پاشان لە هەمان کاتە بڕوانامەی ماجستێری تەواو کردووە لە ساڵی 75 بڕوانامەی دکتۆرای تەواو کردووە و ئیتر نەگەڕاوەتەوە بۆ سلێمانی دکتۆر لەتیف هەتا ئەو کاتەی کە گەڕاوەتەوە بۆ کۆنگرەی یەکێتی نیشتیمانی گەڕابوو نزیکی ساڵەکانی 99 بوو گەڕابوو بۆ هەرێمی کوردستان فترێکی زۆر کە لە بەریتانیا بووە دکتۆر لەتیف لە هەر لە سەرەتای ژیانیەوە لە هەموو کار و چالاکێکی سیاسی هاوبەشی کردووە هەر لە لەندەن لە دەرەوەی با بڵێن لە دەرەوەی عێراق بەهۆی خوێندکارانەوە و لە پێشەوەی کە بشێتەوە بۆ لەندەن لە زانکۆ ئەوانە کاری سیاسی کردووە کە گەیشتۆتە لەندەنیش با بڵێن لە خوێندکارانی ئەوروپا کاری سیاسی کردووە و لە هەموو کۆبوونەوەکانی سەرەتای دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە کار و چالاکی هەبووە لەگەڵ ئەوەشە بۆ لە کار و چالاکیەکانی لە ئاینسیە کە دەورێکی گرنگی هەبوو وڵای هەبووە لە ئاینسی عێراقا دەوری بینوە لەگەڵ هەموو معارەزەکانی عێراقا دکتۆر لەتیف کەسێکی لەسەرخۆ کەسێکی زیرە کەسێکی سیاسی کەسێکی دووربین و هەموو کارەکانیشی کردوێتی هەمووی بە پلاندا ڕشتووە و زۆر هادی ئانە زۆر بە زانستیانە کارەکانی جێبەجێ کردو هەر لە بواری ئیشکردنی کە لە بوارەکەی خۆیان کاری کردو بۆ ماوەی چەند ساڵێکیش ئەم کاری کردووە لە فاوە لە UN لە زۆربەی وڵاتەکانە کاری کردو هەر لە سعودیە بۆ لە سۆماڵ بۆ لە یەمن بۆ لەمانە کاری کردو بۆ ئاودێری لەسەر منظەمەی FAO پاشان زیاتر بە تەفەڕوقی سیاسیەوە ماوەتەوە هەتا کاری سیاسی کردووە لەو کاتانە کاری سیاسی کردووە ئەوە بووکە لە پاش کەوتنی نظامی سەدام گەڕاوەتەوە بۆ عێراق یەکەم وەزیری سەرچاوە ئاویەکان بۆ نزیکی بۆ تقریبان 8 ساڵ
وەزیری سەرچاوە ئاوەکان بۆ لە عێراقا لەو کاتەشتاوە کە کارێکی زۆر باشی کردو و ڕێزی زۆری لێگیرا و دەستخۆشیشی لێکراوە بۆ کارەکانی هەموو کارەکانیش تقریبن مای دڵخۆشی بۆ هەموو گەلی عێراق. پاشان فترێکی دوای ئەوەی کە لە وەزارەت نەماوە بوو بە مستەشاری پێشکەوتووی بەڕێز خالی خۆش بوو مام جەلال فەقامەتی مام جەلال ئەو کاتەکە لەوێ مستەشاری بووە هەتا دوای ئەو کاتەکە گەڕاوەتەوە بۆ سلێمانی و ئیتر لەم کاتەشاکە لە کاتی هەڵبژاردنەکە بووە و دەرەنجامێکی باشی بەدەستێناوە و هیوادارین کە سەرکەوتوو بێت و پشت بەخوا بە ئومێدی ئەوەی کە ببێتە مای خۆشی و شادی بۆ هەموو گەلی عێراق و من بە تەسەوەری من دکتۆر لەتیف چی لە توانابێت جێبەجێ ئەکات و لەژێر سایی دەستورە کارەکانی جێبەجێەکە پارێزەری دەستورە بێت هەم بۆ هەرێمی کوردستانیش و هەم بۆ هەموو عێراق بە شێوەیەکی گشتی هەمیشە حەزی بە ئیشکردن بۆ دکتۆر لەتیف حەزی بەوە نەکردووە کە دانیشێت یا شتێ بکە حەزی کردو ئیشێ بێ مەسەن لە کاری خێرخوازی شاکاری زۆری کردووە مەسەن هەر لە سلێمانێت دوو ڕەوزەی زۆر گەوری کە کردوەوە یەکیان بەنای دایک و یەکیان بەنای باوکمەوە کە جێبەجێ کردو کاری لەم کارانەی زۆر کردووە لە عێراقشە کاری زۆر کردو ئەو فترە زەمەنی کە لە وەزارەتا بووە و شوێن دەستیشی دیارە من پێم وایە و بە هیوای ئەوەی کە ئەم سەرۆکایەتیەشی بتوانێت کاری خێر و بەرەکەت بێ بۆ عێراق یا بۆ هەموو سەرتاسەری عێراق بوو کە عێراق بکەوێتە ئیسیقرارێکەوە بۆی کە چی لە تواناوە چی لە دەسەڵاتیا بێکە جێبەجێ کات و ئێمەش تەمەنا ئەکەین کە کارەکانی سەرکەوتوو بێت و جێی شانازی بێ بۆ هەم یەکێتی نیشتیمانی کوردستان و هەم بۆ شاری سلێمانی کە شایستەی ئەو خێر و بەرەکەتەیە کە مەسەر عێراقی ببەخشێنن. بەڵێ ئەس دەخوازم وێ پرسیارێکی بێژم جنابێتە بپرسم ئەوژی ئەوە ڕۆڵ و پێگەها بەڕێز دکتۆر لەتیف راشید دەما دامەزراندنا زانینگەها سلێمانی تو چاوان نرخاندنیش بۆی وەیەکێ دکە لە ساڵی 1960 خالی خۆش بوو مام جەلال خۆی ئەگەڕێتەوە بۆ دامەزراندنی زانکۆی سلێمانی ئەگەڕێتەوە بە ساڵەکانی 66 فکرەکە و بۆ چوونەکەی کە مەکتەبی سیاسی لەگەڵ حکوومەتی عێراقا ڕاوبۆچوونێکیان هەبووە کە بەشێک لە زانکۆکانی عێراق لە سلێمانی بکرێتەوە ئەوە بوو لە ساڵی 1960 بڕیاری دامەزراندنی زانکۆی سلێمانیدا بۆ ئەم مەبەستەش پێویستی کردنەوەیکی زانکۆ پێویستی بە کۆمەڵی کەوادێری گەورە هەیە پێویستی بە کۆمەڵی کەوادێر و بیناوە هەیە و بۆ ئەو مامۆسانی کە دەرسی تیاوەتێتەوە مام جەلال پەیوەندی زۆری کرد بە ئەو مامۆستا بەڕێزانی کە لە خارج بوون هەوڵ و هیمەت بن کە بگەڕێنەوە بۆ سلێمانی بۆی کە بتوانن کە بەردەوامی بدەن بە زانکۆی سلێمانی ئەوە بوو یەکێک لەوانە کە دکتۆر لەتیفی برام بوو کە هاتەوە بەرەو سلێمانی کارێکی ئەو تویان کرد کە بتوانن پێگەی زانکۆی سلێمانی لە بخەنە سەر ئەستۆی خۆی و تا ئێساش کە ڕۆڕەوەی زانکۆی سلێمانی بەردەوامە ئەو دەوری هەبوو لە دروستکردنی بیناکانی زانکۆی سلێمانیە و هەم دەوریشی هەبوو لە وتنەوەی دەرسەکان مادەی ئەو مامۆسایانێک چونکە بەڕاستی مامۆسا کەم بوو لەو کاتا پێویستی بە مامۆسا دەرس وتنەوە بوو دەرسیشی پێم وایە دەرسی بیرکاری ماتماتیکی ئەوەتەوە بە کۆلیجی کوشت و کاڵ. بله گلک سپاس جبوی برز دکتر کاور رشید برای دکتر لطیف رشید سروکمار نوی عراقی کل باجار بغداد دیگل مدابو